لە نێوان هۆڵەکانی نەخۆشخانەکانی سلێمانیدا یاسمین بە تەنیا لە بەردەم ئازارێکی گەورەدا وەستاوە. ئەو کچە گەورەی خێزانێکی هەشکەسی ئاواری کۆبانیە کە 12 ساڵە لە کەمپی باریکە دەژین. 5 ڕۆژ لەمەوبەر کاتێک هەمووان لە شیرینی خەودا بوون ماڵەکەیان گڕی گرت. یاسمین سوکترین برینی بەرکەوتووە، بەڵام ئێستا دەبێت چاودێری جەستەی سوتاوی دایک و خوشک و براکانی بکات کە لە نێوان مان و نەماندان. موبایلێکدام ناوە سەر شاحین، ئیتر سبلێتەکە ئیشمان پێ کرد بوو، سبلێتەکە دەقا لەگەڵ موبایلەکە ئاگری تێکچوو، کارەبەی تێکچوو، ئیتر ئاگری. وەڵاهی خوشکەکەم تۆزێ باش تۆزێ، بەڵام هەردوو براکەم لەگەڵ دایکم باش نین، وەزعیان توخراپەوەڵە. زەلیخانی تەمەن 38 ساڵ دایکی منداڵە سوتاوەکان لە سەدا 50 جەستەی سوتاوە. سێ لە منداڵەکانیشی کە تەمەنیان لە نێوان 5 بۆ 16 ساڵیدایە سەر و 150 جەستەیان ئاگر شێوان دوێتی لە کاتێکدا لێرە لەژێر چاودێری چڕدان کە سوکاریان تەنیا یەک داواکاریان هەیە، ناردنی بریندارەکانە بۆ لای باوکیان لە وڵاتی هۆڵندا تاوەکو لەم دۆخە سەختەدا لە دەوری یەکدی کۆ ببنەوە. ئەوە ڕۆژە پێنجەی لە بن مەعالجەی دەیان شەدەدەی یەک قەترەی پێشتە نەهاتنە. والله ئەوە بڕۆن سێریکەن، یعنی ئەوە 5 ڕۆژن یەکی نەما تلیاکی لە قاندیە، نەفەسی نایە دەرێ، بە جیهازی و بە دەرمانی نەفەسی دەچێتەی دەختی دلی 135-140. شەوی 11 مانگە تەنیا تەقینی باتری مۆبایلێک لە کاتی بارگاویکردندا هیوای 12 ساڵی ئەو خێزانە نەداری کردە خۆڵەمێش. خێزانێک کە سەرچاوی بژێویان تەنیا کرێکاری منداڵەکانیان بوو. ئەوانەی لە جەنگی کۆبانی ڕایان کردبوو ئێستا لە کەمپی باریکە جەستەیان بەدەست ئازاری سووتانەوە دەتلێتەوە و چاوەڕێی دەستی هاوکاری دەکەن. پێشاوەختیان ڕوودا و سلێمانی.